بەڕێزان باز لە بەرزونزمی نرخی دۆلار و دینار دەکەین لە ساڵی 2023 کە دینار و دۆلار بەرزونزمی زیاتریان بەخۆ بینی و سەر ڕای بڕیارەکانی حکوومەتی عێراقی بەڵام بەوە بانکی مرکزی نرخی دۆلار لە 2023 بە بەرزیماوە ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەین بەر لەوەی کە بچینە سەر بەرزونزمی بەهای دینار و دۆلار نرخی دینار و دۆلار باز لەوە بکەین کە دۆلاری نەوتی عێراق دیارە ئێستا کە عێراق نەوت دەفرۆشێ مانگانە بۆ نمونانیزیکەی 8 ملیار 9 ملیار دەچێتە دوو هەژماری بانکی هەیە عێراق لە بانکی یەدەکی فیدراڵی ئەمریکا هەژماری بانکی عێراقی یەکەم بۆ داهاتی نەوتە کە داهاتی نەوت دەفرۆشێ دەچێتە دۆلارەکانی داهاتی نەوت دەچێتە هەژماری بانکی عێراقی یەک لە بانکی یەدەکی فیدراڵی ئەمریکی هەژماری دومی بانکی عێراق لە نیویۆرک لە بانکی یەدەکی فیدراڵی ئەمریکی بۆ یەدەکی دراوە بیانیەکانە کە دوای ئەوەی کە وەزارەتی دارایی دۆلارەکانی بە بانکی مرکزی دەفرۆشێت دۆلارەکان دەچێتە ئەو هەژمارە هەژماری دوی بانکی ناوەندی عێراق لە ئەمریکا لە نیویۆرک ئەمریکا هەمیشە دۆلاری وەکو کارتێکی فشار بەکارهێناوە دژی عێراق بەتایبەت دوای تەشکیلکردنی حکوومەتەکەی سوودانی لەبەرەوەی کە حکوومەتەکەی سوودانی و ئەوانەی کە پێکیانێنا چوارچێوەی هەماهەنگی نزیک بوون لە ئێران بەردەوام ئەمریکا دۆلاری وەکو کارتێک بەکارهێناوە و هەڕەشەی پێ لە حکوومەتی عێراقی کردووە بەڵێ بینە سەر گۆڕینی دیارە لە چوارچێوەی ئەو هەنگاوانەی کە سوودانی لە 2023 نای گۆڕینی پارێزگاری بانکی ناوەندی بوو پارێزگاری پێشوو مستەفا غالب بوو کە لە 23 2023 سوودانی لای برد و علی علاق وەکو پارێزگاری نوێ دەست بەکار بوو کە پێشتیش لە 2014 تاوەکو 2020 پارێزگاری بانکی ناوەندی بوو مستەفا غالب لە سەردەمی مستەفا کازمی بۆ پارێزگاری بانکی ناوەندی لە مانگی نۆی 2020 لەسەر سەدرریەکان نزیک بوو و مستەفا کازمی کردی بە پارێزگاری بانکی ناوەندی دیارە پارێزگاری بانکی ناوەندی کۆمەڵێک ئەرکی هەیە بۆ ڕاگررتنی بەهای دینار ڕێخستنی کەرتی بانکی و چاپکردن کە پارێزگاری بانکی ناوەندی ئێستش پارێزگاری بانکی ناوەندی بە وەکالەت ئەگەر بکرێت بە فەرمی دەبێت سەرۆک وەزیران بیپاڵەوێت و پەرلەمانی عێراق دەنگی پێبدا لە 2023 ئەنجومەنی وەزیرانی عێراق بە دیاریکراوی لە مانگی دوو لە حوتی 2023 ئەنجومەنی وەزیرانی عێراق پێشنازێکی بانکی ناوەندی بۆ دابەزاندنی نرخی فەرمی دۆلاری پەسەند کرد بە جۆرێک لە مانگی دوو 2023 بانکی مرکزی بڕیاریدا 100 دلار لە 146,000 دینارەوە بۆ 130,000 دینار دابەزێنرێ وەکو نرخە فەرمیەکەی بەڵام لە بازار جیاوازیە بوو بەردەوام لە بینی 150 بۆ 160 هەندێکجار لەوەش سەرکەوتووە جیاوازێکی زۆر هەبوو لە بین نرخی فەرمی و نرخی بازاردا و تاکو ئێستاش نەتوانراوە بێتەوە نرخ فەرمیەکە ئێستا لە 150,000 دیناردایە بەڵێ بەرزترین و نزمترین ئاسی دۆلار و دینار لە 2023 دیارن بەرزترین ئەو ئاستەی کە تۆماری کە دۆلار لە 2023 لە مانگی دوو بوو بە زۆرێک 100 دلار بەرامبەر بە 175,000 دینار بوو نزمترینە لە مانگی 4 2023 بوو 100 دلار بەرامبەر بە لە 27 4 100 دلار بەرامبەر بە 141,850 دیناری عێراقی بوو بەڵێ بە هەمان شێوە لە بودجێ عێراق نرخی 100 دلار بەرامبەر بە 130,000 دینار جێگیرکرا بودجێ عێراق لە مانگی 6 2023 پەسەند کرا بەڵێ ئەوەی کە باسمان کرد بەرزونزمی دینار و دۆلار بوو لە ساڵی 2023 کە وێرایەوەی کە حکوومەتی عێراقی حکوومەتەکەی سوودانی کۆمەڵێک ڕێکاری گرتە بەر بۆی کە دۆلار دابەزێ بەڵام هەر بە بەرزی ماوە لە نرخە فەرمیەکەی دوور بوو و ئەمریکاش لە 2023 کۆمەڵێک بانکی سزادا بە تۆمەتی بە قاچاقبرین دۆلار سەرەتا 4 بانک بوون کە سزادران و دواتریش 14 بانکی تر قەدەغی کران کە بانکی ناوەندی عێراق دۆلاریان پێ بفرۆشێ بینە سەر مێژووی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار دیارە بۆ یەکەمین جار دیناری عێراقی ئەنجومەنی دراوی عێراق لە 1931 پێکاتووە دوایەوەی کە دەوڵەتی عێراق لە 1921 دروستکرد لە 1931 ئەنجومەنی دراوی پێکێنرا لە سەردەمی مەلێک فەیسەڵی یەکەم بە دیاریکراولەیەکی 4 1932 بە یەکەم جار دیناری عێراقی چاپکرا پێشەوە لە دوای جەنگی دووەمی جیهانی ڕوپیە هێندی لە عێراق بەکاردات پێش جەنگی جیهانی یەکەم لیرەی عوسمانیەکان بۆ چەند سەدەیەک لە عێراق بەکارهاتووە و یەکێک لەو کەسانەی کە ئەندامی ئەنجومەنی دراوی عێراقی کورد بوو ناوی جعفەر عەسکەریە
کە واژۆکەشی هەیە لەسەر یەکەمی دیناری عێراقی کە ئەندامی ئەنجومەی درابوو واژۆی کردبوو لە سەردەمی مەلیک فەیسەڵی یەکەم. دیارە بینە سەردەمی زێڕینی دیناری عێراقی لە 1932 لەو کاتێک کە دیناری عێراقی چاپکرا سەردەمی زێڕینی دیناری عێراقی بوو کە بەرزترین ئاز بوو بەرامبەر بە دۆلار، یەک دینار بەرامبەر بوو بە 4 دۆلار و 86 سنت، واتە نزیکەی 5 دۆلاری ئەمریکی لەو کاتەدا لە سەردەمی مەلیک فەیسەڵی یەکەم. بەڵێ بینە سەر قۆناغەکانی دیکە بەم شێوەیە بۆ ئێمە چەند ساڵێکمان وەرگتووە لە 1932 باسمان کرد، یەک دینار بەرامبەر بە 4 دۆلار و 86 سنت، لە 1939 یەک دینار بەرامبەر 2 دۆلار و 80 سنت بوو، لە 1973 یەک دینار بەرامبەر بە 3 دۆلار و 38 سنت بوو، لە 1970 یەک دینار لە سەردەمی جەنگی عێراق ئێران دینار کەمێشکە یەک دۆلار بەرامبەر بوو بە یەک دینار بەرامبەر بوو بە 3 دۆلار و 30 سنت، لە 1995 بە تایبەتی دوایی ئەوەی کە سەدام کوێتی داگیر کرد دیناری عێراقی زۆر شکا بە جۆرێک لە 1995 3000 دیناری ئەمریکی 3000 دیناری عێراقی بەرامبەر بە 1 دۆلاری ئەمریکی بوو. بەڵێ بینە سەر دراوی نوێی عێراق لە دوای ساڵی 2023 دراوێکی نوێ لە عێراق چاپکرا سەردەمی پۆڵ بریمەر لە 15 دەی 2023 تاوەکو 15 2004 15 دەی 2023 تاوەکو 15 2004 دراوی نوێی عێراقی بە ناوی چاپی برێمەری چاپکرا لە عێراق لە سەردەمی دەسەڵاتی کاتی هاوپەیمانە. بەڵێ بینە سەر نرخی فەرمی دۆلار بەرامبەر بە دینار دوای 2023 چەند ساڵێکمان وەرگرتووە کە بەم شێوەیە ساڵی 2004 1500 دینار بەرامبەر بە 1 دۆلار بووە، 150,000 دینار بەرامبەر بە 100 دۆلار بوو. لە 2015 1166 دینار بەرامبەر 1 دۆلار بووە، واتە 116,000 بەرامبەر بە 100 دۆلاری ئەمریکی بووە. لە 2018 1182 دینار بەرامبەر 1 دۆلار بووە، 118 دینار ئەوە نرخی فەرمیە بەرامبەر بە 1 دۆلار بووە، واتە نرخی فەرمی و نرخی بازار 5,000 فەرق بوو تا ساڵی بڵین دوای 2023 و کاتە نرخی بازار و فەرمی زۆر جیاوازی تێکەوت. لە 2020 1460 دینار بەرامبەر بە 1 دۆلار بوو، واتە 136 دینار 136,000 بەرامبەر بە 100 دۆلار لە سەردەمی مستەفا کاظمی نرخی دۆلار بەرز کرایەوە دینار داشکێنرا. و لە 2023 1320 دینار بەرامبەر 1 دۆلار بوو، واتە 132,000 بەرامبەر بە 100 دۆلاری ئەمریکی بۆ من نرخە فەرمیەکەیە، بەڵام دیارە جیاوازی هەبووە لەگەڵ نرخی بڵین بازار کە زیاتر لە 20,000 زیاتر لە 20,000 جیاوازیە بۆ لە نێوان نرخی فەرمی و نرخی بازار. بەڵێ بچینە سەربەرزترین ئاستی دۆلار بەرامبەر بە دینار لە بازاردا لە دوای ساڵی 2023 ئەمە بەرزترین ئاست بووە لە مانگی 11 2023 100 دۆلار بەرامبەر بە 99,000 دینار بوو، کەمە بەرزترین ئاستی دۆلار بوو لە دوای ساڵی 2023 و بە هەمان شێوە لە مانگی 2 2023 100 دۆلار بەرامبەر بە 175,000 دیناری عێراقی بوو، کەمەش ئاستێکی زۆر بەرز بوو، کەم دوو ئاستە تۆمار کراون. بینە سەر کاریگەریەکانی شکانی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار کاریگەری زۆریە بووە، وای کردووە کە ڕێژەی هەژاری زیاتر بێت، ڕێژەی هەژاری و بە هەمان شێوە ڕێژەی بێکاری زیاد بووە لە ئەنجامی بەرزبوونەوەی دۆلار و گرانبوونی نرخیشتومەک لە بازار هەبوو کە ئەمە زیانی هەبوو بۆ هەژاران و کەم دەرامەتان و وێڕای ئەوەی کە بانکی ناوەندی عێراق ئێستا بە 132,000 100 دۆلار هەژمار دەکات بۆ بازرگانەکان، بەڵام ئەمەش تاکو ئێستا کاریگەریکی ئۆتۆینێ بۆ لەسەر دابەزانی نرخیشتومەک لە بازار لە کاتێکە کە نرخی دۆلار بەرز دەبێتەوە بە خێرایی لە بازار نرخیشتومەکیش بەرز دەبێتەوە، بەڵام بۆ دابەزینەکەی زۆر بە هێواشی دابەزی یاخود تەرداژ نابەزێ و شڵەزانی ناسەقامگیری بازارشی دروست کرد و بەرزی دۆلار. بینە سەر دۆلار و دینار لە 2024دا چۆن دەبێت؟ دیارە کابینەکەی سوودانی کۆمەڵێک ڕێکاری گرتۆتە بەر بۆ بەرزکردنەوەی نرخی دینار بەرامبەر بە دۆلار کە چاوەڕوان دەکرێت لە ساڵی 2024 دینار بەرزتر بێتەوە. یەکەمیان جێبەجێکردنی حواڵەی دەرەکیە لە سەکۆی ئەلکترۆنی ئێستا بە پێی لێدوانی ڕاوێژکاری سەرۆکوەزیرانی عێراق بۆ کاروباری ئابووری مەسەر محەممەد باسی لەو کرد بوو کە لە ئێستا لە 185 ئەو حواڵە خارجیانەی کە بازرگانەکان دەیهێنن بۆ بانکی
ناوەندی جێبەجێ دەکرێن و لە 15 ڕەت دەکرێنەوە کاندێک معلوماتیان تاو نییە کە سەکۆی ئەلکترۆنی وای کردووە کە بەرەو پێش بچێ و کۆمەڵک چاکسازی لە بانکی ناوەندی کرابوو و بە هەمان شێوە بڕیار درا حکوومەتی عێراقی بڕیاریدا هەموو مامەڵەیەکی ناوخۆیەکان بە دینار بێ لە ساڵی 2024 دۆلار لە مامەڵەی ناوخۆیی قەدەغە بکرێ ئەمەش کاریگەریەکی دەبێت لەسەر بەرزبوونەوەی نرخی دینار و مامەڵەی بازرگانی تورکیا و عێراقیش بڕیاریداوە بە یۆرۆ و لیرە بێت بە زۆرێک کەسێک کاڵا لە تورکیا بکرێت لە بانکێکی لە بانکی ناوەندی یاخود لە ڕێی بانکی ناوەندگیرەوە دینار دادەنێ بەڵێ بۆەوەی کە لەوێ بانکی مرکزی یۆرۆ و لیرەی بۆ ئاراستەی تورکیا دەکات. بەڵێ ئەوەی کە بینیتان هەوراز و نوشێوی دۆلار و دینار بوو لە 2023 هەروەها مێژووی دیناری عێراقیش بوو بەرامبەر بە دۆلاری ئەمریکی.